پرسی کۆچ و پەنابەرێتی یەکێکە لە پرسە هەرە گرنگە نێودەوڵەتیەکان بە تایبەتی بۆ وڵاتانی ڕۆژئاوا. دەمەوێت بە دوواداچوونێکی وردی و مەیدانی بکەم بۆ ئەم پرسە بە تایبەتی بۆ وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوڕاست، چونکە کۆچێکی بەلێشاو بەردەوام هەیە لە وڵاتانە بۆ وڵاتانی ڕۆژئاوا. دوایین ڕێکار و ڕێنمایەکانی وڵاتانی ڕۆژئاوا چین سەبارەت بە پەنابەران، کام وڵاتە دوایین بڕیاری داوە سەبارەت بە ناردنەوەی پەنابەران بۆ وڵاتەکانی خۆیان. ئێرە خاکی بەریتانیایە، وڵاتێکی دڵخوازە بۆ پەنابەران. لە هەمان کاتدا مەودایەکی دوورتریش دەبڕم بۆ وڵاتی کەنەدا. دەمەوێت ئەم دوو وڵاتە وەکو نمونەیەکی زیندوو وەربگرم، بزانم چۆن مامەڵە لەگەڵ پەنابەراندا دەکرێت. لە هەمان کاتدا پێدانی ڤیزەی گەشتیاری و بازرگانی و لایەنی زانست و خوێندن چۆنە لە وڵاتانی ڕۆژئاوا؟ ئایا هیچ کێشە و گرفتێکەیە بۆ ئەو پەنابەرانەی کە لەم یەک دۆ ساڵەی دواییدا ڕویان کردوتە وڵاتانی ڕۆژئاوا؟ لە بژانەوەی ئەم جارەدا بە دوواداچوون بۆ ئەم بابەتە دەکەم. تورکیا وڵاتی بەستنەوەی ڕۆژهەڵاتی ناوڕاست بە وڵاتانی ڕۆژئاوا. ژمارەی پەنابەر لە وڵاتەدا 6 ملیۆن پەنابەرە. کۆچی بەردەوام 185 پەنابەران لە وڵاتە جێدەهێڵن و ڕوودەکەنە وڵاتانی ڕۆژئاوا. 115 پەنابەران داوای مافی پەنابەرەتی لە وڵاتە دەکەن. ساڵانە لە تورکیا 100,000 پەنابەر دەستگیر دەکرێت و ڕەوانەی وڵاتی خۆیان دەکرێتەوە. ڕێبەر یانیش قاچاقچی ژمارەیان لە وڵاتە 25,000 قاچاقچیە. ساڵانە نزیکەی 10,000 قاچاقچی دەستگیر دەکرێت. بەپێی ڕێکەوتنی ساڵی 2016 تورکیا پابەندە بەڕێگری لە کۆچی پەنابەران بۆ وڵاتانی ڕۆژئاوا لە بەرامبەر وەرگرتنی هاوکاری دارایی. لێرە کوردێک هەیە کە نزیکەی 42 ساڵە لەم وڵاتە ژیان دەکات. کاری ڕاوێژکاری بۆ مافی پەنابەرەتی و بازرگانی دەکات. لە زاری ئەوەوە دوایین زانیاریەکان سەبارەت بە ڕەوشی پەنابەران وەردەگرین. تایبەت بە ڕەوشی پەنابەران لەم وڵاتە بە شێوەیەکی گشتی چێ مەسەلەن کوردن، عێراقین، هەر وڵاتێکی تر دۆخیان چۆنە؟ حکومەت مەسەلەن بەریتانیا چیان لێ ئەکات؟ بەتەمان ئەمانە هەمووی وەڵامیان بداتەوە بیان کاپە هاوڵاتیشی بەریتانی؟ دۆخی پەنابەران لە بەریتانیادا ئێستا زۆر خراپە. لەبەرەوە ژمارەی ئەو خەڵکانەی دێن بۆ بەریتانیا زۆرە، لە 100,000 زۆرترە ساڵانە. حکوومەتی بەریتانی توانی ئەوەی نییە لەم هەموو کێسانە بکۆڵێتەوە، توانای ئەوەی نییە ئەم هەموو خەڵکانە بەخێوکە. بۆیە بەڕاستی گرنگێکی زۆری پێنادا. ئینجا خەڵکی وا هەیە 4 ساڵ و 5 ساڵ چاوەڕێ کردووە تا ئێستا وەڵامی نەهاتۆتەوە. و خەڵکی نوێژ بە بەردەوام دێن، بەتابەتی ئێستا پەڕینەوە لە فەرەنسا بۆ بەریتانیا ئاسان بووە، خەڵک زۆر دێ. ئەمە وای کردووە کە بەڕاستی ڕەوشی پەنابەران لەو وڵاتە زۆر خراپە. زۆر جار بە ناوی جیاجیاوە پارە لە کوردەکان، پەنابەرە کوردەکان وەرەگیرێت کە کەیسێکی زۆر باشیان بۆ دادرێت، لە ماوەی 6 مانگە جواب وەردەگرن، وەڵام وەردەگرن. ئەمە تا چەند ڕاستە؟ من نازانم ڕاستەیە ڕاست نییە، بەڵام لە ڕووی یاساییەوە نابێ هیچ کەس بۆ کەسێکی دیکە دابنێت. من بە سەدان جار خەڵک تەلەفۆنی بۆ کردوم، داوای کردووە یارمەتیان بدەم کێسیان بۆ دابنم، دەڵێم ئێمە ناتوانین کەس بۆ هیچ کەس دابنین، کێسی خۆتانە، ئێمە دەتوانین ئامۆژگاریتان بکەین، دەتوانین پێتان بڵێن چ شتێک بنووسن چ شتێک نەنووسن، چۆن خۆتان ئامادەکەن بۆ مقابلە. بەڵام کێسی شخصەکە خۆیەتی، کەسێکی تر نابێ پارەی لێ وەربگرێ، نابێ کەسی بۆ دابنێت. فازی تایبەت بە پەنابەرە کوردەکان ئەوانەی باشووری کوردستان، هەرێمی کوردستان، ئەوان دۆخیان چۆنە؟ ڕەوشی ئەوان چۆنە ئێستا؟ بەڕاستی ئەوانەی لە 20 ساڵی ڕابردوو هاتوونەتە ئێرە دۆخیان زۆر خراپە، چونکە حکوومەتی بەریتانی پێی وایە عێراق وڵاتێکی ئازادە، وڵاتێکی دیموکراتیە، خەڵک لە عێراق ناچەوسێتەوە، بە هەمان شێوە لە هەرێمی کوردستانیش. بۆیە سەتانەوەتی ئەم خەڵکانە ڕەفز کراون. ئێستا خەڵکمان زۆرە لە وڵاتە 10 ساڵ و 15 ساڵ و 20 ساڵیشە لێرەیە، هەتا ئێستا هیچ وەڵامێکی نییە. بەڕاستی ئەمانە تووشی کێشێکی دەرونی زۆر خراپ بوون و ئێمە دەمانەوێت بە شێوەیەک لە شێوەکان بتوانین قەنەعەت بە حکوومەتی بەریتانی بکەن کە لێبوردنێکی گشتی بگات. تۆ ئەگەر ڕێنماییەک پێی، ئەگەر بە چاوڕوونیەک دەی بە تایبەتی بۆ گەنجەکان لە نێوان دوو بژاردەیە کە بێنە ئەم وڵاتە یاخود نەیەن، ئەگەر هاتیشن کۆمەڵی ڕێگای تر هەیە، تۆ چیان پێ دەڵێیت؟ ئامۆژگاری من بۆ ئەوەیە بەڕاستی کوردستان بەجێمێڵن، تەنیا لە کاتێکدا بەجێ بێڵن ئەگەر ژیانتان لە مەترسیدا بوو.
و یاسای پەنابەرانی جیهانی کە بەریتانیاش ئیمزای کردووە هەر بۆ ئەوەیە بۆ ئەوەیە کەسێک کە لە وڵاتی خۆی ژیانی لە مەترسیدا بوو وڵاتەکەی خۆی بەجێ بێڵی لە پێناو ژیانەکەی خۆی داوای مافی پەنابەری بکە بەڵام بەڕاستی ئەگەر کەسێک ژیانی لە مەترسیدانە لە کوردستان با بە هیچ جۆرە کوردستان بەجێ نەهێڵێ. تۆ ئەزمموی چەند ساڵەتە لە وڵات ئەگەر کەسێک گەنجێک تۆ ببینی ئەڵێەوە خۆی لەوێ ئەی بۆ ناگەڕێتەوە کوردستان دەمەوێت لە زاری خۆتەوە لە یەکێک لە شەقامەکانی ئەم وڵاتەوە پەیامەکە زۆر بەڕاشکاوانە بێلایەنە بێت بۆ هەموو لایەکێت. ئەمەن لە ساڵی 1970 کە زۆر گەنج بووم هاتوومەتە بەریتانیا لە زروفێکی زۆر تایبەت. بەڕاستی کەم کەس هەن لە کوردستان ئێستا ئەم زروفە تایبەتەی ئەو کاتەی منیان هەبێت. اینجا ئەمە لە لایەکی تر تا ساڵی 91 هەر نەمان دەتوانی بشگەڕینەوە کوردستان. تا ساڵی 2003 بەڕاستی کوردستان ئازاد نەبوو. باشە اینجا من ساڵانێکی زۆرە لە وڵاتە بەشێکی زۆری ژیانم لە وڵاتەیە. پەیوەندیەکانم، دۆست و برادەرەکانم، ڕەفیقەکانم، یعنی من ئێستا بەریتانیم. بەڵام کەسێک کە لەوێ دەیەوێت بێ بۆ ئێرامە کەیفی خۆیەتی بڕیاری خۆی بدا. بەڵام ئامۆژگاری من ئەوەیە ئەگەر ژیانتان لە مەترسیدانە بەڕاستی مەیەن ژیانی ئێستای بەریتانیا وەکو ژیانی ساڵی 1970 کە من هاتووم بە ئێرە. ژمارەی پەنابەران لە بەریتانیا لە ساڵی 2021 ئێرانیەکان لە پلەی یەکەمدان 6,002 هاوڵاتی ئێرانی چوونەتە ئەو وڵاتەوە. ئیریتریا 4,412 هاوڵاتی، ئەلبانیا 4,010 هاوڵاتی، عێراق 3,042 هاوڵاتی عێراقی خۆیان گەیاندۆتە ئەو وڵاتە. سووریا 2,303 هاوڵاتی. پارەی هەفتانە بۆ پەنابەران لە بەریتانیا هەفتانە 39 پاوەن و 63 پێنسە کە ڕۆژانە دەکاتە 5 پاوەن و 64 پێنس. That when it comes to the Rwanda policy that we are pursuing, that policy, Mr. Speaker, has not been ruled unlawful by any UK court, nor so far by any international court, Mr. Speaker, and we will continue with that policy. بەریتانیا یەکێک لە وڵاتانەی کە سوورە لەسەر ئەوەی پەنابەران ڕەوانەی ڕواندا بکات بەوەی کە هیچ بەدیلێکی تریان نییە چونکە تێچووی پەنابەران لەسەر حکومات زۆرە و خۆی ئەو وڵاتە کێشەی ئابووری هەیە. ئایا هیچ ڕێگایەکی تر هەیە کە هاوڵاتیان بتوانن لەم وڵاتەدا بمێننەوە؟ دۆخی پەنابەرانی هەموو وڵاتان لە وڵاتی بەریتانیا چۆنە؟ ئێستا بەریتانیا چۆن مامەڵە لەگەڵ پەنابەرانە دەکات؟ ئێمە بینیمان چەند مانگێک پێشێستا حکوومەتی بەریتانی و وەزیری ناوخۆ بە تایبەت پرۆژە یاسایەکی پێشکەش کرد. ئێستاش کێشەی لەسرە دانەوە پەنابەرەکان بنێنە دەرەوەی وڵات بیان لێنە ڕواندا لەگە چە وڵاتێکی تر مفاوەزاتیان دەکرد سەری نەکرد بەڵام تەنها لەگە ڕواندا سەری کرد. ئێستاش قسە هەیە وڵاتی تریش ببێت بەشێک لە پرۆگرامەکە جەزیرەی تر وڵاتی تر. پێم وایە بەریتانیا بکوڕە لەسەرەوەی ئەو بەرنامەیە جێبەجێ بکە. ئۆپۆزیسیۆن زۆرە ناو پەرلەمان بەڵام من خۆم بەش بە حاڵخم پێم وایە هۆکاری سەرچی دەرچوونی بەریتانیا لە یەکێتی ئەوروپا ئەوە بوو کۆنتترۆلی ئیمیگریشن بکەن پەناهەندەی بکەن چەند کەس دێتە وڵات چێ دێتە وڵات و بۆچی دێ. لە قسەکانی بەڕێستانەوە دەرەکەوێت دەرگا ماوە بەڕووی پەنابەرانە بکرێتەوە لەم وڵاتە هێشتا دەرفەت ماوە یا چۆنە ینی پەنابەری ترکە دێتە وڵاتە تەواوی ئەمە لەبێت. پەنابەر ئێمە ڕاهاتبوون پێمان وابوو پەنابەر هەر ئەوەیە کە لە وڵاتێک لە جەنگ ڕادەکات بۆ شوێنێکی ئارام و داوای مافی پەنابەرێتی دەکەوت هەموو مافەکانی بە ماوەیەکی کەم پێ دەدەن. ئەوە ڕێگایەکیان بوو بەڵام ڕێگای تر هەیە کە قەت کەس ڕێگای ناگرێت بە بەڵکو هانیشی دەدەن ئیش خوێندن خەڵکی زیر ئەو وڵاتانی کە پێشکەوتون لە دنیا ئەمریکا بۆ نمونە عقلی هەموو دنیا بۆ ئەمریکا دەروە لە ڕێگای ئەو پرۆگرامی تایبەت خەڵک هاان دەدەن لێ بخوێنن دکتۆرا بکەن کار بکەن بزنس بکەن لە وڵاتەش ڕێگای سەفەر بزنسەر هەیە. کێشە و گرفتی پەنابەران چێ بە تایبەتی پەنابەرانی کورد لە وڵات هەیە مەسەلەن تۆ چەند ساڵە لەم وڵاتی ئەزمونێکت ئێستا لە پارتێکی سیاسی چۆن لای ئەگەر لای خۆمان بڵێ تۆ لایەنێکی حکومی لەم وڵاتە کێشە و گرفتەکە چییە؟ گەورەترین کێشە نەخۆشیەکانی کوردستانە چونکە لەوێ بە عقلێک دێتن وا دەزانی پارە ڕژاوە پارە کۆکاتەوە
ڕەنگە وابێ ڕەنگە ئەوەی عاقل بێ و بزنس بکە و کەسابەت بکە دەتوانێت بە چەند ساڵە خۆی پێ بگەێنێ خەڵکێکم ناسی وە پارێزەر بووە مهندس بووە خوێندنی خوێنتەری خوێندووە ئێستا دەچێن لە مەزرعە و لە شتیوا کار دەکەن لە کارخانە ئیش دەکەن بابە بڕۆم بخوێنن چونکە تو 5-6 ساڵ لە اختصاسی خۆ دوورکەوت و دوای تەمبەڵ دەبی توانەت نامێنێ دەبی بە دوکاندار دەبی قەناکەوان هەموو کاسبی بەڵام تۆشتی لەو زیاتر پێ دەکرێت بڕۆ بخوێنە بڕۆ زانکۆ ڕۆمازی تێر بکە خۆتمان دووکە ئەوانە خەڵک وا دەکە ئەو نمونە بۆ هێنا ئەو گەنجەکە زۆر شتێکی زۆر باش بوو دەبێ خەڵکیمە ئەوەی بیر لە دەرەوە دەکاتن بیر لەوە بکە بخوێنێ ژیر بێ کەسابەت بکە بزنس بکە مازیستێر بکە ئەبۆ دەتوانێت بێتر ژمارەی ئەو هاوڵاتیانەی کە داوای مافی پەنابەرێتیان کردووە لە وڵاتانی ڕۆژئاوا لە ساڵی 2021 پەنابەری سووری 75,615 هاوڵاتی پەنابەری ئەفغانستان 49,905 پەنابەری کۆڵمبی 18,160 پەنابەری پاکستان 17,690 پەنابەری عێراقی 16,235 پەنابەری تورکیا 13,845 سەدا 73 ئەو پەنابەرانەی داواکاریان کردووە داواکاریەکانیان ڕەفز کراوەتەوە ژمارەی پەنابەران لە جیهاندا ئێستا نزیک دەبێتەوە لە 8 ملیۆن پەنابەر تێچووی گەیشتنی پەنابەران بە وڵاتانی ڕۆژئاوا لە 5,000 دلارەوە دەست پێ دەکات بۆ 25,000 دلار دەمەوێت زانیاری ژوەر بگرم لەسەر ڕەوشی پەنابەران لە وڵاتی کەنەدا مەودایەکی دوورتر دەبڕم بۆ ماوەی 8 کاتژمێر بۆ کەنەدا لەوێش لەگەڵ ڕاوێژکار و ڕێنیشاندەرانی پەنابەران گفتوگۆ دەکەم بزانم ڕێساکانی ئەو وڵاتە چییە سەبارەت بە مافی پەنابەرێتی لەو وڵاتەدا پەناهەندە چۆن دەگاتە وڵاتی کەنەدەنجا لە هەر شوێنێکی دنیا لە کوردستانە لە عێراقا لە ئەمریکایە لە وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوڕاستە بە شێوەیەکی گشتی چەند نەوەک هەیە چەند جۆرێک هەیە بۆ ئەوەی کەوا داوای مافی پەناهەندەیەتی بکەی لە کەنەدا یەکەمینیان مثلەن زۆر کەس هەیە بە زیارەت بۆ کەنەدا یا وەکو تەلەبە یا وەکو ئیشکەر داخڵی کەنەدا داوای مافی پەناهەندەیەتیەکە ئەگەر مافی هەبێ نەک بۆ هەر کەسێک با بڵێن یعنی ئەمڕۆ با تەرکیزکەینە سەر عێراقی طبعاً ئەمە شتەکە عامە هەموو پەناهەندەیەک بەڵام با باسی با بڵێن عێراقی بکەین یا سووری یا لیبی یەمەنی ئەمانی ئێستەکەوا مەشاکلیان هەیە لە وڵاتەکانیان چۆن ئەگەنە ئێرە یا یەن بە میوانی وەکو پێموتی یاخو بە تەلەبە بە ڤیزەی تەلەبە یا ئیشکەر داخڵی کەنەدا حەقیانە حتا لە مەتارەوە ئەتوانن داوای مافی پەناهەندەیەتی بکەن ئەگەر فعلەن قەزیان هەبێت و کەیسیان هەبێت بڵێ ئەتوانن شێوەی دووهەم ئەوەیە کەوا زۆر کەس با بڵێن کە وڵاتی لە حربایە دیسانەوە ئەگەڕێنەوە بۆ ئەوەی ئاسانترێکی بۆ خەڵکەکە ئەوەیە با بڵێن عێراقی لە وڵاتی خۆی ئەچێتە دەرێ ئەچێت قسمێکی زۆریان چوون بۆ تورکیا بۆ ئەردن بۆ مەسر مالیزیا تایلند ئەندەنوسیا تەسەور ناکەی لە هەموو شوێنەکان لوبنان تێگەی ئەو وڵاتانی کەوا UNHCR کە بڵێن يعني بعربي أنا مفوضية سامية لشؤون اللاجئين كوا مسؤولة أو منظمة دولية تابعي أمم متحدة أتشين لبيا تسجيل كان وكو پناهنده ورقي تسجيل عن إيني يكم جار دواء أوا باش فتريكي زور طبعا أولاتاني كالحربان زور موعدة كان زوترة جیاوازی چیە لە نێوان پەنابەر و کۆچبەردا ئەو جیاوازێکی زۆریتیایە ئەوەیە کۆچبەر لە وڵاتی خۆی ئەتوانێت ئشتە دانیشێ و معاملەی بۆ بکەیت تێگەشتی وەکو ئەوەی کەوا لەسەر نقاط یانکە خەریجی جامعە بێت ئیشی کرد بێت امتحانی ئینگلیزی زۆر باش بێت و بیانی شروعی خۆیان لە وڵاتی خۆیەتی يعني پێویست ناکە بچێتە دەرێ ئەو لە دەرەوە بیکات وەکو لاجئ بینەما لاجئ ینی با بڵێن پەنابەرەکە نچێتە دەرەوە ناتوانانی ئیشەکەی بۆ بکەیت بە کۆچبەر وەکو قوتابیەت وەکو ئیش وەکو هاوبەشی هیچ يعني زەواج با بڵێن تێگەشتی بەو شێوەیەش هەروەها یەنە ئەم وڵاتە زۆر احتیاجەکە لە کاتێکا خۆیان لەم وڵاتن سەبارەت بە وڵاتی کەنەدا بۆچی پەنابەر کۆچبەر
لە تەواوی وڵاتانەوە ئەم وڵاتە ئیختیارەکەن یعنی هەڵی دەبژێرن چی هەیە لە کەنەداوە ئەوەندە حەز بە کەنەدا دەکەن؟ يعني یەکەبینیان بۆ هەموو وڵاتەکان یعنی وڵاتی ئەسکەندەناوی ئەمەنی وڵاتی ئەسکەندەناوی پەناهەندەی وەرگرت لە کورد و لە عەرەب و لە سۆمالی و لە مەغربی و لە هەموو جنسیەتێک هەروەها نیوزیلەندا هەروەها ئوسترالیا تۆزی زەحمەتە و ئەمریکا هەر کەنەدا نییە بەڵام پرسیارەکەی تۆ کە ئەڵێ بۆ کەنەدا بۆچی خەڵک زۆر ینی تەمەنا ئەکاتە بێتە ئێرە بنسبەت دیسانەوە ئەگەر بەراوردی بکەیت بۆ وڵاتەکانی کە مەوزوعی تەمیزی عنصری لە بینی خەڵکە ئیتر مەسەلاً محەجەبە بێ محەجەبە نەبێت دینی جیاواز بێت ڕەنگی جیاواز بێت هەرچیەک بێت زۆر احترامی مافی مرۆڤ ئەگیرێ لێرە زۆر جوان تەعاملیان لەگەڵا ئەکەن زۆر نەمڕێم ئاسانی ئەکەن بە یعنی بەڕێگای خۆیان ئەڕوا بەس لە نەتیجەیە یعنی زۆر فرسەتیان ئێنە بۆ خوێنن بۆ ئیشکردن کەسوکاریان بێنن ئەگەر کەسوکارەکەش عیبارەتە لە ژن و ماڵ و مناڵ باوکو دایک باپیر و نەنک ئەوە هەیە لێرە کە زۆر گرنگە خەڵک لەبەر ئەوەش زۆریت و وڵاتێکی زۆر خۆشە و زۆر ڕێک و پێکە و زۆر ئەمینە زۆر ئاساییشە بەنسبەت وڵاتەکانی کەوە نسبەتی جەریمەی زۆر کەمترە. ژمارەی پەنابەران لە کەنەدا لە ساڵی 2021 130,000 پەنابەر لە ساڵی 2021دا ڕوویان کردوتە ئەو وڵاتە پەنابەرەکان زیاتر چینین، ئەفغانستان، ئێران، سووریا، عێراق، ئەمریکان. کەنەدا بۆ هەر پەنابەرێک مانگانە $700 کەنەدی دەدات. هەر پەنابەرێک لە وڵاتە دەبێت بۆ ماوەی 8 مانگ چاوەڕێ بکات بۆ ئەوەی دادگایی بکرێت. ساڵانە کەنەدا 80,000 پەنابەر بە فەرمی وەردەگرێت. ماڵی کورد لە کەنەدا بۆتە پەناگەیەکی ئارام بۆ کوردانی تاراوگەی ئەو وڵاتە و ئەو پەنابەرانەی کە تازەش دەستنا ئەو وڵاتە هەندێک جار پەنابەر بەڕێگای هەڵەدا دەبرێت لە ژێر ناوی جیاجیاوە پارەیان لێوەردەگیرێت یانیش بەڵێنی ئەوەیان پێدەدرێت کە دەتوانن لە ماوەیەکی کەمدا جواب وەربگرن یانیش بیان خەنە سەرکارێکی باش و بتوانن پارەیەکی زۆر پەیدا بکەم. دەمەوێت ئەم پرسا لەگەڵ بەرپرسی ماڵی کورد تاوتوێ بکەم. پەنابەرێک کە دێتە ئەم وڵاتە هەندێک جار کێشەی نیشتەجێبوونی بۆ دروستە بێت لە کەنەدایە. هۆکارەکەی چیە؟ هۆکارەکەی ئەوەی کە حکومت خۆی چۆنڵی شوێنی مانەوەت پێنادا یا دەبێت خۆت گەڕی بەدوایە یا خۆت چۆنڵی یەکەی نیشتەجێبوون لە وڵاتەیە تۆزێک کەمە. بەڵێ ئەو خاڵە زۆر گرنگە کە لێرە شیم بکرێتەوە. کەنەدا وەکو ئەوروپا نییە. مەرجی جێنشین لە کەنەدا جیاوازە لە وڵاتانی تر. بێگومان هەر مرۆڤێک بچێتە هەر وڵاتێک سەرەتا زۆر بە زەحمەتی و بە سەختی ئەبینێت. یەکێک لەوانە زانینی زمان کە زمان خۆی کلیلێکە بۆ هەموو دەرگاکان. هەر مرۆڤێک هاتە ئەم وڵاتە دەبێ ئەرکی سەرشانی یەکەمینی ئەوە بێت کە فێری زمانەکە بێت بۆ ئەوی کارەکانی ئاسان بێت ژیان لێرە بۆ ئەو دابین بکرێت بە شێوەیەکی باش بە شێوەیەکی ڕێکوپێک و لە هەمووی گرنگتر کار و خوێندن هەردووکیان بێ فێربوونی زمان ئیمکانی نییە. بەڵام کە مرۆڤ ئەو دوو کە زمانەکە فێر بوو کە وەکو هەنگاوی یەکەم ئەوانەی تر ئاسانکاری ترە بێت بووی. زۆر باشە. کاک چەتۆ بە پێ ئەزمموی کە هەتانە و بە پێوەی کە ماڵی کوردیش زۆربەی و پەنابەرانە کە دێنیان سەردانتانەکەن هەمووەکو ڕاوێشکردن هەمووەکو ڕێنیشاندەر بابەتێکەیە زۆر گرنگە ئەمەوێت لەگەڵ بەڕێستانە باسی بکەم. هەندێک جار پەنابەرەکان خۆیان دەگەێنە ئەم وڵاتەوە بەڵام جای تر خۆیان دەگەڕێنەوە وڵاتی خۆیان بۆ هەر وڵاتێک جا بۆ کوردستان بێ بۆ وڵاتێکی تر بێ. ئایا خۆگونجاندنیش لەگەڵ سیستەمی ئەم وڵاتەیە ئاسانە یا ئاسان نییە؟ بەڕاستی بەستراوە بۆ مرۆڤی کە دێتە ئێرە ئەگاتێ ئێرە. یەکێک لە مەرجە سەختەکانی ئەم وڵاتە ئاوە هەواکەیەتی کە کەنەدا ناسراوە وڵاتێکی زۆر ساردە لە زستان سەرمایەکی سەختی هەیە. بەڵام ئەو شتانەی کە دابین کراوە بۆ پاراستنی مرۆڤ لە سەرما لە هەموو بیناکان و لە هەموو ماڵەکان هەمووی بەردەستە و ئەتوانێت مرۆڤ ژیانی لێرە بە کامەرانی و بە خۆشی سەربەرێت. بەڵام وەکەوەی زووتر ئاماژەم پێکرد ئێمە وەکو ماڵی کورد ئەرکی سەرشانمان دەبینین کە ئەگەر پەنابەرێکی کورد هات ڕووی لە ئێمە کرد هەندی ئامۆژگاری دەکەین کە چۆن ژیانی دەست پێ بکە لەم وڵاتە
زووتریش ئاماژەم پێکرد لە هەمووی گرنگتر پەروەردە ینی خوێندن ئێمە هەمیشە بە گەنجانەڵین باشترین ڕێگا بووت لەم وڵاتە کە بتوانانی ژیانێکی ئاسوودە و ژیانێکی باش پڕ لە کامەرانی بەسەربەری ئەویش کە بڕۆی بخێنی کە بگەی بە ئامانجی خۆت لەو بوارێک کە پێت خۆش بێ یعنی ئێستا شەر نییە تۆ لە کوردستان مامۆستابووی لێرەش ئیلا دەبێ مامۆستابی چونکو ڕەنگە ئەگەر حەزت لەوە بێ ئەگەر تۆ ئەو ئیرادەیەت هەبێ قەیچیەکە بەسەرچاو بەڵام ئەگەر پێت نەکرا بوارەکانی تریش هەن فرسەتی کەی زۆر هەیە کە ئەتوانی خۆت فێرکەی بڕۆی بخێنی و دیپلۆما وەرگری و لەو بوارەوە کارکەی ئەگەر حەزت لە بزنزە یان کاری خۆت بێگومان لێرە فرسەتێکی زۆر گەورە هەیە لەم وڵاتە توانی ببیتە خاوەنکاری خۆت زۆر باشە سەبارەت بە حکوومەتی کەنەدا لەم وڵاتە ئەو ڕێکارانە چییە چۆن ئەو ڕێکارانە چی کە بەرامبەر بە پەنابەران دەیگیرنە بەر کە سەرەتای کەسێک کە دێتە ئەم وڵاتەوە حکوومەتی کەنەدا بەلایەوە زۆر گرنگە کە پەنابەرێک گەیشتە ئەم وڵاتە ڕازگۆوی لە هەموو شتەکانیە لە هەموو قسەکانیە چیرۆکەکە و داستانەکەی ئەگەری هاتنی بۆ کەنەدا دەبێت زۆر ڕازگۆوی لەسەر ئەوەیە چونکو وەکو وڵاتێکی ڕۆژاوایی کاری ئاساییشی زۆر بەلاوە گرنگە دەبێ بزانی ئەو پەنابەرە لەکوێوە هاتووە سربەچی بووە ئەوانە زۆر گرنگە بۆ ئاساییشی نەتەوەیی کەنەدا لێ کۆڵینەوە زۆرەکری لەسەر ئەو مرۆڤەی کە بزانن هیچ کێشەیەکی ئاساییشی لە دەرەوەی کەنەدا نەبووە هیچ تاوانێک لە ئەستۆیان نەبووە بێگومان دەبێ داستانەکەشی لۆجیک بێت بۆی وڵاتی کەنەدا قبوڵی کرد. ئەو وڵاتانەی زۆرترین پەنابەر ڕویان تێدەکات لە جیهاندا لە ساڵی 2021 ئەڵمانیا لە ڕیزبەندی یەکەمدایە 1,200,000 پەنابەر ڕویان کردوەتە ئەو وڵاتە فەڕەنسا 455,000 پەنابەر ڕویان کردوەتە ئەو وڵاتە ئەمریکا لە پلەی سێم دێت 399,000 پەنابەر ڕویان کردوەتە ئەو وڵاتە سوید 241,000 پەنابەر ئوسترالیا 153,000 پەنابەر ئیتالیا 145,000 پەنابەر ڕویان کردوەتە ئەو وڵاتە بەریتانیا 139,000 پەنابەر ڕویان کردوەتە ئەو وڵاتە کەنەدا 130,000 پەنابەر ڕویان کردوەتە ئەو وڵاتە گیان لە دەستدانی پەنابەران تەنها لە ساڵی 2021دا 3,231 هاوڵاتی گیانیان لەدەست داوە. دەمەوێت لە کۆتاییە ئەم گەنجە وەک نمونەیەکی زیندوو وەربگرم کە لە وڵاتی کەنەدا بە فەرمی گەشتوتە ئەم وڵاتە و بە ڕێگای خوێندن بزانم ئەو ئێستا بارودۆخی چۆنە و چ پەیامێکیشی هەیە بۆ هاوتەمەنەکانی. لەم وڵاتەیە وەکو گەنجێک ئەگەر وەکو پەنابەر بێت و ئەگەر وەکو کۆچبەریش بێت چ جیاوازیەکی هەیە؟ بەڕاستی ئەگەر وەکو کۆچبەرێک بیتە ئەم وڵاتە زۆر شتێک دەرگاکانە بەڕاستی بەڕووتا دەکرێنەوە بە مەبەستی ژیان و بە مەبەستی ئەوەی کە تۆ پەرە بە توانەکانی خۆ بدەیت و پیشانی حکوومەتێکی وەکو وڵاتی کەنەدای کە من ئەو بارانەدا پێشکەوتم بەڵام بەڕاستی ئەگەر تۆ لە بواری پەنابەر بیتە ئەم وڵاتە دەرگاکانە هەمووی لێدا دەخرێ و تەنها ڕێگەچاری ئەوە دەمێنێتەوە کە تۆ خۆ داوەتە دەست قەدەرێکە و چارەنووسێکەوە کە نازانی بەرچیوە دەڕۆیت کە لەوانەیە زۆربەی گەنجی وڵاتان بزانن کە بۆنەی نەزانن کە یەنە ئەم وڵاتەوە چیان بەسەر دێت وەکو پەنابەر کە لەم وڵاتەوە بەڕاستی نەهامەتێک و ناخۆشیی زۆر دەبینن بەڵام من بەڕاستی لەگەڵ ئەوەدام ئەگەر خەڵک بێتە وڵاتی کەنەدا بە ڕێگەی کۆچبەریەوە بێت پلانی دانابێت لەبەرەوەی بەڕاستی کەنەدا وڵاتێکی گەورەیە ئەگەر بتێ بیتە ئەم وڵاتەوە لەوانەیە ئەگەر بێ پلانبی خۆی ونکەی نەزانی بۆ کوێت دەبا قەدەر لەبەرەوە ئەبێت تۆ پێشکی پلانێکی تۆکمە بە خۆ دانیت بتانی سەیتەرە بەسەر پلانەکانی خۆدا بکەیت و جێبەجێیان بکەیت نەک بیتە وڵاتی کەنەداوە ببینی خەڵک چۆ بۆ تەقدیمی پەنابەرێتی کردووە تۆش بڵێ من باشترین ڕێگایە بچم دووبارەی بکەمەوە بەڕاستیەوە یەکێکە لە هەڵەکان کە خەڵک لەم وڵاتەدا زۆر تووشی دەبێت منیش پێشەوەی بێمە وڵاتەوە کە خەونی خوێندنم هەبوو ینی خەریک بووام لێ داهات ئەموو بۆ تەقدیمی پەنابەرێتی نەکەم لەبەرەوەی پەنابەرێتی لەوانەیە زوو گەچ ڕێگە چارە بێ و ئیتر نەجاتم بێ لەو هەموو بەڵام بەڕاستی
هەر باوکم توانای ئەوەی هەبوو کە من ڕاگرێت و بڵێ من هەرمێ تۆ بخوێنیت و لە وڵاتی کەنەدا بەرداوامی لە خوێندن باشە تۆ گەنجێکی لەم وڵاتیایی مەسەلەن بڵێ لە بیستەکانی تەمەنتا ینی بۆ تۆ لەوانەیە وڵاتێکی ئاوا ببینیت و بەبەراو بە هەموو وڵاتانی تر لە کۆمەڵە ڕۆ پێشکەوتوو بێ کەنەداش بە نمونە وەربگرین کەنەدا ئەو بەهەشتەیە کە تەواوی کۆچبەر و پەنابەر لە دنیاە خەونی پێخوازیان جگە لە هەرێمی کوردستان و عراقی بەڕاستی کەنەدا ئەگەر بێت و پرسیارێکی زۆر جوانە بەس بەڕاستی کەنەدا زۆر لە قاڵبی خۆی گەرەوە کراوە بەرامبەر گەنجانی وڵاتی کوردستان من دڵنیام لەوەی کە لەوانەیە لەسەر ئەم شتە تووشی زۆر ڕەخنە بمەوە و زۆر تانەم لێبن بەڵام من ڕاستی ئەمێ ڕاستیەکان پیشانی خەڵک بم کە ئەم وڵاتە من ئێستا وەکو گەنجێک لێرە تەلەبەم ڕۆژی لە 4 کاتژمێر 5 کاتژمێر ئیشەکەم بۆی بژێوی ژیانی خۆم لە پاڵ ئەوەی کە خوێنم پەیدای بکەم لەبەروی وڵاتێکی ئاسان نییە ڕاستە لە دوورەوەی گەنجانی کوردلەوانەیە لە دوورەوە بم بڵێن کەنەدا پارەیەکی زۆری تێدا وتوانی بە سعاتی کەم پارەیەکی زۆرە پەیدا دەکرێت بەڵام بەڕاستی کە دێتە ئەم وڵاتەوە کە سێری دەکەی لە پاڵ خوێندنەکە تاکە من ڕۆژانەش دەبێت 5 بۆ 6 کاتژمێر خوێندن بکەم و لەگەڵ کلاسەکانمان بەردەوام کە چی دەکرێت و چی ناکرێت لە پاڵ ئەوشا بێت ئیشیش بکەم. ئەوەی کە هەیە تایبەت بە گەنجان کە تەنها و تەنها دەتوانن لە ڕێگای کۆچەوە خۆیان بگەێنن بەم وڵاتەوە ئەویش لە ڕێگای خوێندنەوەی و بەرەو پێشبردننی ئاستی زانستی خۆیانە لەم وڵاتە و دواتر گەڕانەوە بۆ باوەشی نیشتیمان و خزمەتکردن بە خاک و نیشتیمان.